بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆسایانی زانکۆ لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە خۆپیشاندان ئەنجام دەدەن. خۆپیشاندانی سپەی مامۆستایانی زانکۆ دژی خراپی دۆخی ژیانیان و بەردەوامی سیاسەتی برسیکردنی خەڵکە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر شۆڕش حەسەن مامۆستا لە زانکۆی سلێمانی، هەروە دکتۆر بەهادین ئەحمەد مامۆستا لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی، هەروە لە هەولێرەوە دکتۆر نادر نانەکەلی ئەندامی سکرتاری تیژێتی مامۆستایان تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینێ. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان، بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونتان. کاکتۆر ئەگەر سەرەتا لە دوو کاکتۆر شۆڕش کە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە قسە لەسەر نایاسایی بوونی سیستەمی پاشەکەوت بکەین. حەزەکەم سەرنجی بەڕێز بزانم سەبارەت بەوەی کە ئێوە وەکو مامۆسایانی زانکۆ سبەی بەنیازن خۆپیشاندانێکی هێمنانە ئەنجام بدەن. بەڵێ سوپاس بۆ تۆ، سڵاو بۆ بینێرانی خۆشەویستی کەناڵەکەتان. بەنسبەت ئەو خۆپیشاندانەی سپەینێ من هەر خۆم لە بەڕاستی تۆڕی کۆمەڵایەتەکانەوە بیستومە، بەڵام من وەکو مامۆستایەک وەکو هاوڵاتیەکی ئەم هەرێمە کە بەدەست ئەم سیاسەتی پاشەکە سیستەمی پاشە بەناو پاشەکەوتکردنەوە و ئەم سیاسەتی برسیکردنەوە منیش هەر دەناڵێنین و چۆن هەموو کۆمەلگاکە دەناڵێنین لەبەرەوەی هەموو کۆمەلگای گرتووە هەر بەتەنیا مامۆستای زانکۆی نەگرتووە. بۆیە ئەو خۆپیشاندانانە وەکو شێوازێک لە ڕادەربڕین لە ناڕەزایی دەربڕین، وەکو حڕیەتی تعبیر، چونکە مافێکی دەستوریە بۆ خەڵک دابینکراوە کە تعبیر لە بیر و ڕای خۆی بکە لەسەر سیاسەتێک لەسەر هەڵوێستێک بەو شێوەیە بە شێوەیەکی هێمنانە بە شێوەیەکی ئاشتیانە خۆپیشاندان دەکرێت، دەستگیربوونەوە دەکرێت، مافی هاوڵاتیانە. بۆیە من وەکو مافێکی خۆم بۆ گەیاندنی ئەو پەیامەی ناڕەزایی خۆم و شان بەشانی ئەو خەڵکە جا ئەگەر توێژەکە مامۆستای زانکۆ بێ یا مامۆستای سەرەتایی و ناوەندی بێ یاخود تەواوی کۆمەڵانی خەڵک بێ، من پاڵپشتیان دەکەم و چوشم بەشداری خۆپیشاندانی 27 ماگم کردووە لە شان بەشانی هاوڵاتیانی تر، نەک خۆمان جیاوازکەینەوە لەبەرەوەی کە مامۆستای زانکۆی چکە هەر ئێمەی نەگرتوێتەوە ئەم مەترسیە ئەم برسیکردە بەڕاستی تەواوی کۆمەلگای گرتوێتەوە. لەوانەیە تا ڕادێک دۆخی مامۆستای زانکۆ باشتریش بێ لە چاو ئەوانی تر، بەڵام کێشەکە تەنیا موچەخۆرانیشی نەگرتوێتەوە بەڵکو تەواوی بازاری گرتوێتەوە، بازاری ینی کەسادێکە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان کە ئەوەی تۆ چەند ساڵەکە توانیویت شتێک بکەی پاشەکەوتێک بکەی، من وەکو مامۆستایەکی زانکۆ ئەو وەکو موچەخۆرێک ئێستا شتێک ناکاکەوە بۆ ڕۆژی بۆ ئەو تنگانەیە بتوانی بیفرۆشی شتێکت بۆ بکە. بۆیە کێشەکە ئەزمەکە ئەزمەیەکی سەرتاسەریە کولیە، مەترسیەکی گەورەیە لەسەر هەرێمی کوردستان، هەم لەسەر حکومڕانانی هەرێمی کوردستان، هەم لەسەر ژیانی خەڵکی هەرێمی کوردستان. باشە ئێستاوی کە ئێمە دەرەنجامەکانی دەبین لەسەر خەڵک مەترسیە، بەڵام چۆن لەسەر حکومڕانان بە شێوێک مەترسیە بۆ سەروانیش؟ بەڵێ خۆی ئەمە ئەم سیاسەتە بەڕاستی پێشەکاری مافی خەڵکە، چکۆ شتێک هەیە لە مەبدەئێکی دەستوریە پێی دەوترێ حەقی مکتەسەب یاخود ئیستیقراری سیستەم و وەزعی قانونی کە خەڵکێتی. من مامۆستایەکەم چەند ساڵە ژیانی خۆم لەسەر ئەو موسەیە بنیاد ناوە، ئەم کاسبکارە ئەم فەرمانبەرێکە لەسەر ئەم موسەیە ژیانی خۆی ڕێخستووە. ناکرێت تۆ لە بڕێکا بێی
لە موسەکەی لە 100 دینارەوە بۆی بکەی بە 25 دینار 25 دینارەکەش ئەنجابەی بە 3 مانگ زارێک بیدەی یعنی خۆ ئەگەر تۆ فعلا وەزع اقتصادی وڵاتەکە بە شێوەیەکە کە پێویستە پاشەکەوتکەی پێویستە تەقەشف بکەی خەیناکە ئێمە لاریمان لێ نییە و پشتیوانی ئەم هەنگاوەش دەکەین بەڵام بە شەفافیت بێ بە حدودی معقول بێ لە سەرەتادا ئەمان خۆیان ڕایانگەیان وتیان ئەگەر بەو شێوە سیستەمی پاشەکەوتە موسە دابین بکەین موسە بدەین ئێمە هەموو مانگ دەتوانین بەڵام سیر دەکەی ئێستا لەوە دەرچوە ینی تۆ ئێمە 13 مانگە لە مانجی 8 2015ەوە تا ئێستا من بۆ خۆم زۆربەی موسەخۆرانی تریش کەمتر لە 2 موسە ماوە گرتووە کەمتر لە 2 موسەی خۆمان ماوە گرتووە و ئاسۆیەکی ڕوونیش دیاری نییە کە تا چەند مانجیتر ئێمە ئەم موسەی وەردەگرێت کرد بۆ سەر حکومڕانەوەنیش پێشێرکاریە لەسەر مافی مرۆڤ لەسەر مافی خەڵک بەڕاستی ئەمڕۆ مەسەن تۆ دەبینی خەڵک بە ئاشتیانە دێ بیر و ڕای خۆی گوزارش تعبیر لە ویستی خۆی دەکا بۆ ئەوەی دەسەڵاتە داران حکومڕانان گوێی لێ بگرن تا ڕادەیەک تا ماوەیەک ئەمە دەکرێت بەڵام ئەگەر ڕەتفعلێک نەبێ چارەسەرکردنی وەزعەکە نەبێ حتمما ئەمە ینی لە زۆربەی بنەما دەستوریەکانی دنیا شەیەکەوە شێوازی تر دەژێت دواتر لە ڕووی یاسای قسەی زیاتی لەسەر دەکەین سوپاسی کاکتۆر بادن جەنابشت بە خێر بێ ڕای بەڕێز سەبارەت بە خۆپیشاندانی مامۆستایانی زانکۆ ئەی خۆپیشاندان کاریگەری دەبێت بۆ جێبەجێکردنی داواکاری مامۆستایانی زانکۆ بەناوی خۆی گەورە میهرەبان سەرەتا دەستخۆشیتان لێکەم بۆ دەرفەتان دیارە ئەم شەپۆلی ناڕزای خۆپیشاندانە لە پارەوە هەیە کە زۆرترینیان مامۆستایانی وەزارەتی پەروەردە بوون بەداخەوە باە پار ینی مامۆستایانی زانکۆ پاڵپشتی مامۆستایانی وەزارەتی پەروەردە و سەرجەمچین و توێژەکانی تری فەرمانبەرانی دام دەستگاکانی حکوومەتیان بکردایە بەڵام تقریبن لە مانگی 1970ەوە مامۆستایان بە کۆبوونەوە و بە دەرکردنی بەیان نامە و ئەوانە کەوتونەتە خۆیان بەڵام ئەمە شتێکی جزئیە ینی شتێکی سەرتاسەری نییە ئێستا لە حاڵی حاضر لە شاری سلێمانی ینی و دەوروبەری ناوچەکانی گەرمیان و هەڵەبجەوانە دەڤەری ڕاپەڕین ینی خۆپیشاندانەکرێ بەڵام لە هەولێرە دهۆک هیچ شتێک لە ئارایان نیە نە مامۆستایانی پەروەردە نە مامۆستایانی زانکۆپەی ماگەکان یاخود ئێمە تاوەکو ئێستا ڕێکخراوێکی سەرتاسەریمان نییە بەڵێ یەکێتی مامۆستایان هەیە بەڵام یەکێتی مامۆستایان زیاتر زمان حاڵی مامۆستایانی وەزارەتی پەروەردە زۆر باش دواتر سەرەوە دەکەین بەڵام بەڕێزت پێ دوای ینی مامۆستایانی زانکۆ دوا کەوتون لە ناڕازایەتی دەربڕێکەوت مامۆستایانی پەروەردە زیاتر پێشکەوتون بەڵێ ئەوە ینی پێشتر ئەوە بکرایە ئێستاش هەماهەنگێکی وەهانیە ئەنی سێ زانکۆی هەولێر لە مانگی 28 بوو بەیاننامەیەکیان دەرکرد و کۆمەڵێک داواکاری و ئەوانیان بەرزکرەوە بۆ وەزارەتی خوێندنی باڵا ئەنجومی وەزیران بەڵام نهاتن لەگەڵ ئەم هەشت زانکۆی سنووری ینی بڵێن سلێمانی یا دەوروبەر کۆبوونەوە بکەن ئێستاش ینی بەردەوام خۆپیشاندانی مامۆستایانی زانکۆ کە لە ئەمڕۆ دەستی پێکردنی مامۆستایانی زانکۆی کۆیە بەجیا بووە بەیانی پێما بێت لە زانکۆی سلێمانی و لە زانکۆی چەرم و خۆپیشاندان ئەکرێ بەڵام نەمبیستۆ لە زانکۆی پۆلیتەکنیک یا لە زانکۆی هەڵەبجە یا لە زانکۆی گەرمیان بکرێت ینی شتەکان شتێکی دەستە جەمعی نییە شتێک نیە هەماهەنگێک هەبێت جەمعی نەبێت کاریگەری نابێت بۆ کاریگەریەکەی کەمتر ئەبێت ئێمە ئەنی بە هەمومان پێشەوەی هەرچێ بین ئێمە کوردین دوای ئەوە وەکو پیشە مامۆستاین ینی لەوایە یەک ئەگرینەوە کە ئەبواە هەموو مامۆستایانی زانکۆپەی مانگاکان چۆن وەکو مامۆستایانی وەزارەتی پەروەردە بەو شێوەیە ینی هەموو مامۆستایانی زانکۆکانی کوردستان بەبێ جیاوازی کە بەرەزوتت مامۆستایانی زانکۆ بەجێ ماون لە دەربڕین ناڕازایەتی وڵی پەیوەندیەکە بە هۆی ینی کۆمەڵک هۆکار هەیە هۆکارەکەی ئەوەیە لەوانەیە ئینتیمای سیاسی و ئەوانە ڕۆڵی هەبێت لەوانەیە نەبوونی ڕێکخراوێک بۆ مامۆستایانی زانکۆکان ئەوە کاریگەری هەبێت فشاری سیاسی کاریگەری هەبێ ئازادی کاریگەری بێ جۆری بژێوی و ژیانی مامۆستاکە ینی هەموو مامۆستایانی زانکۆ یعنی هەمان بڵێ ینی موچەکانین بەڵام لە ڕووی بژێویەوە لە ڕووی امتیازاتەوە لە ڕووی ینی کۆمەڵێک لە مامۆستایان مەسەلەن زەوی و خانوویان وەرنەکردۆ کرێچین یا کۆمەڵێک لە مامۆستایان لەوانەیە موچەکانیان کەم بێت ئەوانەی کە مامۆستان بڵێ پۆستی ئیداریان هەیە ینی وەز و ژیان و گوزارانیان باشترە لە مامۆستایانی تر باشەکەمامۆستایانی زانکۆیە کە ناڕازایەتی بەڵێ من ڕەخنەم هەیە لەوەی کە ئێمە ئەوایە مامۆستایان هەمومان ینی بە یەک دەنگ هەماهنگ بایەتی لەگەڵ یەکترە بەبێ جیاوازی فکری و ئینتیما و ناوچەگەرێتی ئەو شتانە ئەنی هەموو مامۆستایان پێکەوە خۆپیشاندانیان بکرا پێکەوە کۆبوونەوەیان بکرا پێکەوە بەیاننامەیان دەربکرایە و یادداشتیان بەرز کردایەتەوە بۆ پێکەوە لەگەڵ وەزیری خوێندنی باڵا و ئەنجومەنی وەزیرانە کۆبوایەتەوە نەکەوەی
هەرێکە لە ئاوازێ بخوێنێ هەرێکە لە شوێنێک خۆپیشاندان. سپاس دەکەم دواتە گەرم وڵای بەڕێز کاکتۆر. ئەگەر بچینە هەولێر لای کاک دکتۆر نادر. کاک دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشتان سەبارەت بە یەکێتی مامۆستایان کە بەڕێزیشتان مەسەل نوێنەری مامۆستایانی زانکۆ لەناو یەکێتی مامۆستایان ئێوە چیتان کردووە بۆ مەسەلەی ئەو ناڕەزایەتی کە مامۆستایان ئێوە سەبارەت بە دۆخی خراپی مامۆستایان؟ زۆر سپاس بۆ ئەم دیدارە لە هەولێرەوە سڵاو و ڕێز بۆ ئەم دوو بەڕێزەی میوانەکان دەنێرم. طبعا بەنسبەت مامۆستایانی زانکۆ هەروەکو مامۆستایانی تری ئەوانش تووشی ڕوبەڕووی کێشەی من نارم پاشەکەوت دوێنام بڕینی موچە بووینەوە ئەو بڕینی موچەوە پاشەکەوت نییە لە بەروی پاشەکەوت ئەوەیە تۆ دیاربی یعنی لە ڕووی قانونی و لە ڕووی یاساییەوە دیاری پارەکە لە چێ ڕقەمێکی حیسابی شتێکەکەبی بەڵام منە تا ئەو دەقێش من پێنارم پاشەکەوت بەڵکو پێدرم بڕین لەبەر ئەوەی دیار نییە پارەکەت لەکوێ نییە هیچ گرنتێک نییە دوو ڕۆژ کە تۆ ئەو پارەوەردەگری یان وەرناگری و دیار نیە لەبان ئەمە بڕینە. و هەروە مامۆستای زانکۆ بەڕاستی بە بۆچوونی من زۆر بەتونتر بە شێوازێکی تونتر ڕوبەڕووی ئەم بڕینە بوویتەوە نەبووکو وەزارەتی پەروەردە چووکە زۆر بێ هەرە زۆری مامۆستایانی زانکۆ 125یان لێ دەبەردرێ یا عەفوەن 175 دەدرێتێ. و هەروە وەکو کاک دکتۆر شۆرشیش باسی کرد لە مانجی 8 ساڵی پارەوە تا ئێستا تقریبا 1 ساڵ دەبی مامۆستایانی زانکۆ بە شێوەیەکی کردی 1.75 لە بابلێن لە سەدکەوە موچیان وەگرت یانە دوو موچێ بە تاواتیان وەرنەگرتووە. لەبەر هەندێ بەڕاستی بەداخەوە مامۆستایانی زانکۆ ڕوبەڕووی یعنی کێشە و گرفتی دارەیەکی زۆر قورس بووینەوە. لەبەر هەندێ ئەوەیە کەوە ماوەیەک لەمە پێش زانکۆیەکان لە سنووری هەولێر زانکۆیەکان لە سنووری سلێمانی بابلێن یاداشتی ناڕزایان برز کردەوە بۆ حکوومەت. و هەروە ئێمەش وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان ئێمە تەمان پرۆژەیەکی جیامان نەبوو وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان بەڵکو دائیمەن ئەمە پشت لە هەموو بۆنە مناسبەکان چ لەگەڵ حکوومەت دانیشت بووین چ لەگەڵ خەڵکی تریش دانیشت بووین لەگەڵ لایەنەکانی تر پەیوەندیدار ئێمە تاکیدمان لەو پرۆژەیە کردەوە پرۆژەیەکە لە مانجی دووی ئەم ساڵ وەزارەتی خوێندنی باڵا بۆ باشکردنیان مەسەن ئەو بڕنی موچەیە پێشکەشی حکوومەتی هەرێمی کوردستانی کرد بوو ئێمە تاکیدمان لەسەر ئەو پرۆژێ کردەوە کەوا پشتگیری لەم پرۆژەیە دەکەین. بەڵام بەداخەوە بە خۆتان دەزان حکوومەتی هەرێمی کوردستان نەوەڵامی هەیە بە هیچ شێوەیەک دادەنیشی گوێ دەگری مفاوەزاتێک دەکات هیچ شتێک ناکە. لەبەر هەندێ بەڕاستی مامۆستایانی زانکۆ ڕوبەڕووی گرفتی گەورە بووینەوە. هەروە ئێمەش وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان لە هەفتەی 5 ئێمە وەرکشۆپێکی گەورەمان کرد لە خلالی ئەو وەرکشۆپەی با بڵێن گرفتی موچە و هەروە پێگەی مامۆستایانی زانکۆ لەناو کۆمەڵگادا مناقەشەیەکی تێر و ترەسەرمان کرد لەلایەن کۆمەڵک پسپۆری زانکۆ بەرزمان کردەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان نەوەڵامێکی هەیە نەگفتوگویەک لەسەر ئەم شتە دەکات نە هەتا ئێستا لێپێچینەوەیەکی هەیە لەسەر گرفتی موچە و ژیانی مامۆستایانی زانکۆ. باشە زۆر باش کاکتۆر ئەو کاری چییە ئەوەی کە بەڕێزت دەڵێ حکوومەتی وەڵامێکی نییە بۆ داواکاری مامۆستایان ئەوەی کە وەزارەتی خوێندنی باڵا و ئێوە جووکی یەکێتی مامۆستایان داواتان کردەوە ئەو کارەکەی چییە؟ والله طبعا هو كاركي وكو ام شيء ئێستا دەبینێن حکومات بەداخەوە من لەمە پێش دەموت کەوا حکومت بێباکە برادران گوتم باوکچێکی بێباکە و خەمی مناڵەکانی نییە بەڵام بەداخەوە برادران گوتیان ناکرێتەوە ئەو مستەلەحە بەکاردنی مستەلەحی تر دەی بەکاربێنێ یعنی بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان یعنی وجهە نەزەری هەر زۆر خراپە بەرامبەر بە موچەخۆر بەرامبەر بە مامۆستایانی زانکۆش یەکجار خراپە. لەبەر ئەوەی ئێمە چەند جار دیدارمان لەگە سەرۆکی حکومەت دانیشتوین لەگە جێگری سەرۆکی حکومەت دانیشتوینە بەڕاستی هیچ خێمێکی و هیچ باچیان بەوەی نییە کەوا زانکۆ لە پەک دەخەوێ یان گیرروگرفتیە زانکۆ بەردەوام دەبێ یان بەردەوام نابێت. لەبەرەوەی پێمان وتنێکا کە هەر زانکۆیەک حیسابکە حکوومەتێکە یعنی با بڵێن پێوەری دیموکراتی و پێشوەچوونی هەموو کۆمەڵگەیەک معیارەکەی ئەوەی زانکۆیە بەڵام ئەوان باچیان نییە بە هیچ شێوەیەک بەڕاستی تەمەشا دەکەن مەتەنەن بۆ نمونە ئێمە لە هەولێر ئەڵێن زانکۆی سەلاحەدین زانکۆی دایکە بەڵام زانکۆیەکەمە هەتا ئێستا کەم پێچی نییە بڕۆ تەمەشا دەکەین با بڵێن هەموو با بڵێن پێداویستەکان مختبەرە نازام 20 سال لەوە پێشە. لەبەر هەندێ بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها لە ڕووی ژمارەوە زانکۆیەکانی زیاد کرێ بەڵام لە ڕووی کوالیتیەوە هیچ گرنگێکی بە ژمارە نەداوە تەنها لە ڕووکاری دەوە دەرەوە حەزی کردێ ژمارە زۆر بی و شێوازی جۆرە جۆر بەڵام
کە تەماشای ناوەخنی دەکەیت تەماشا دەکەیت کۆمەڵک جوری گرفتی هەیە بەداخ و هیچ خەمێکی لێ ناخورێ لە بە هەندێک حکومت زۆر بێباکە لە ئازانکۆدا. بەڵێ زۆر باشە بەرز حکومت باکی نییە بەربەوەی کە زانکۆکان خوێنیا تێدا دەکریا خۆ چۆن بەڕێوەرە ئەی باکی بەچی هەیە ئەگەر باکی بە پرۆسەی زانست و پەروەردە نەبێت لە وڵاتە. بەڵێ ئێمە دەبینین مەثەڵەن پرۆسەی پەروەردە و خوێنی باڵا بەڕاستی یعنی ئێستا بە شێوەیەکی زۆر ناتۆن دروستە من وای بۆ دەتشم ئەگە بە وەزعی ئێستاش بی بەڕاستی دەوام ئەوسار دەوامێکی زۆر ناتەن دروست دەبی داوامێک نابیکەوە ئەمە یعنی چاوەڕوان لێ بکەشتێکی ئەوە بیتن یعنی تەماشا دەکەن وە یەکی دا ڕۆژی شەمووی داهاتووە حکومەت هەتا ئێستا هیچ بە پیل داواکاری یەکێتی مامۆستایان داواکاری مامۆستایان ناڕازێک 27 مانجێ لە سلێمانی کرا لە شوێنەکانتن هیچ بەدەم ئەو داواکارێن نایەت بەڕاستی گوایە بەیانی لە پاش زیاتر لە نزیکەی 120 ڕۆژە کەوا حکوومەتی هەرێمی کوردستان کۆبنەوەیەکی نەکردە ئەنجومەنی وەزیران گوایە بەیانی کۆبنەوە ئەکا ئێمە داوامان کردوەکە کە ئێمە وەکو یەکێتی مامۆستانی کوردستان لەگەڵتان دانیشین لەبەرەوەی ئێمە دەزانین مەتەنەن کێشە و جوریگرفتەکان لە چێندرێنە ئێمە زیاتر مهتەمین ئێمە زیاتر لە ناو خەڵکین ناو جەماوەری مامۆستاین چێ مامۆستایانی وەزارەتی پەروەردە چ مامۆستانی خوێنی باڵا حەزەکەن لەگەڵتان دانیش لەگە ئەنجومەنی وەزیران لەبەرەوەی ئەمە کۆمەڵک ڕێ و شوێنی چارەسەرکردنمان هەیە لەوەرە بەڵام بەداخەوە هەتا ئەو دەقێش باچیان بەوە نییە و هەروە جێشمان لێ ناگرن لەسەر ئەوشتا من يعني تمنى أو دخوازم كوا بياني خوانه خواسته قراري شيء خراب ندن وكرة فعلك اللي بالبرامبر يعني ما مستاني برودو خواني بالا لبر هندي دعوة كرم أجا قراري شبدن أوش من برك بمدروسي بي بأول بشيء عشوائي نبي كوا يعني بابلين لكوتي خراب اللي بتوا لبر أي ما مستان تصوري أو إذا كان كوا أنجمن يوتنين بياني شتێکی بابلن ئیجابی پێشکەش بە وەزارەتی پەروەردە و خوێندی باڵا بکە. بەڵای سوپاس دەکەم دوات تەگەرەمە لای بەرز کاک دکتۆر کاک تۆ شۆڕژەگەر بگرێمە لای بەرزتان دکتۆراتانەیە لە یاسای دەستوری لە ڕووی دەستوری و ئەم سیاسەتی برسیکردن و ئەم پاشەکەوتە چۆنە ینی ئەو سیستەمی پاشەکەوتە بەڵە خۆی لە ڕووی قانونیەوە ئێمە شتێکمان هەیە پێی دەوترێ پرەنسیپی پلەبەندی یاساکان مەبدأ تدرج القواعد القانونية دەستور لە سەروی قاعدەکانە دوای ئەوە قانون دوای ئەوە ئەو نظام و تعلیماتی کە سڵتەی تەنفیزی دەری دەکا دەبێ هەر بەپێی دەرەجە 1 و 2 و 3 دەبێ ئەوەی خوارەوە ڕێز لەوەی سەرەوە بگرێ بەپێی ئەو دەسەڵاتی کە دەری دەکا ئەم موچەیە کە دانراوە ئەمە بەپێی قانون دانراوە قانون لەکێ دەدەنرێت لە لای دەسەڵاتی تەشریعی یاسادانان پەرلەمان لە پەرلەمان دانرێ بەڵام ئەم سیستەمی پاشەکەوتکردنی موچە تۆ ناتوانانی بێ بە قەراری ئەنجومەنی وەزیران بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بە نیزام و تعلیماتی ئەنجومەنی وەزیران بێ دەستکاری ئەم موچەیە بکەی کە بە قانون دانراوە ئەمە لێرە مخالەفە قانونیەکە لێرەیە بۆیە ئەگەر متمانە هەبێ بە دادگاکان بەڕاستی دەکرێت هەر کەسێک زەرمەند بێ لە وەزع دەتوانێت داوا بەرزکاتەوە لەسەر ئەمە بەڵام تۆ سیر کە لەم وڵاتە مەسەن ئەمە شەریحەیەکی زۆر ماوە ئەم حکوومەتە دەڵێ بە پێکە بگرە بێ پێی خۆتە کێشەی نییە مەسەن بۆ نمونە لەگەڵ ڕێزم بۆ دەسەڵاتی دادوەری کێشیان نیە مەسەن 180 پاشەکەوتیان 180یان لێ دەبڕن باشە زۆر باشە بەرەزوێ کە تانەی لێ بدرێت ئاەتانە کە لایەن داواکاری گشتی دەسەڵاتی دادوەریە تاکەکانە چۆنە داواکە لەلایەن دادگای ئیداریەوە دادگای کارژێریەوە دەتوانانی داوای لەسەر بەرزکەوە بەڵێ لە کوردستان دادگای ئیداریمان هەیە کە دەتوانین تانەی لێ بدەیت بەڵام ئایا تا چەند کە بەیانی تانە لێدا داوایەکە بە دوواداچوونی بۆ دەکرێت جێبەجێ دەکرێت لە بەرژەوەندی هاوڵاتی دەردەکرێت یا لە بەرژەوەندی دەسەڵاتەکە دەردەکرێت ئەمە لە کێشەکە لێرەیە ئەم وتم کە تا چەند متمانە بە دەسەڵاتی دادوەری هەیە ئەمە مەسەلەیەکە مەسەلەیەکی تر بەڕاستی تۆ لەم هەرێمی کوردستانە کەس خۆی بە مەسئول نازانێ کەس خۆی بە مەسئول نازانێ لە کاتێکدا ئەو حیزبانەی کە بەشدارن لەو حکوومەتە ئەم حکوومەتی ئێستا کە حکوومەتێکی کاربڕێکەرە بە حکومی ئەوەی کە پەرلەمان نەماوە لە هەموو سیستەمی پەرلەمانی کە پەرلەمان نەما ماوەی بەسەرچوو یاخود بە هەر سبەبێکەوە پەرلەمان وجودی نەما حکومت دەبێت بە حکوومەتێکی کاربڕێکەر چۆن ئێستا لە ڕووی یاسای حکوومەتێکی کاربڕێکەر لەبەر ئەوەی حکوومەت لەسەر سیقەی پەرلەمان دروست دەبێت ئەم پەرلەمان حکوومەتە بۆ دروست دەبێت لەسەر سیقەی پەرلەمان کە بەیانی پەرلەمان لێپرسینەوە لەو حکوومەتە بکە بەڵام ئێستا پەرلەمان نەماوە کەواتە حکوومەتەکە حکوومەتێکی تەسریفی ئەعمالە حکوومەتێکی تەسریفی ئەعمالە هەموو ئەو حیزبە سیاسیانش
کە بەشدارن لەو حکومەتە من ڕێزم بۆیان هەیە بەڕاستی خۆیان بە مەسئول نازانن مەسەن ئەگەر یەکێتیە ئەگەر گۆڕانە ئەگەر کۆمەڵە ئەگەر یەکگرتووە هەموو تاوانەکە پەنجەی هین بۆ پارتی ئەدرێژ دەکەن پارتیش وەکو ئەوان مەسئولە ئەوانی مەسئولین لە حکومەتەکە چکە مەبدەئێک هەیە دوو بەرپرسیارەتی هەیە لە حکومەتێک کە پەرلەمان دروستی دەکات بەرپرسیارەتی تاچی فەردی هەر وەزیرێک بۆ خۆی بەرپرسە لەوە حکمی وەزارەتەکەی بەرپرسیارەتی تەزامونی شەیە واتە هەموو وەزیرەکان هەموو ئەو حیزبانەی کە بەشدارن لەو حکومەتە بەرپرسن لە سەرکەوتن و کاری ئەم وەزارەتە ئەنجا ئەگەر باش بێ یا خراپ بێ تا ئەو دقەیە کە حیزبەکە لە حکومەت دەکشێتەوە کە وەزیرەکە لە حکومەت دێتە دەرەوە بۆی نییە ڕەخنە لە حکومەتەکە بگرێت تا من وەزیر بم لەناو ئەو حکومەتە ئەگەر بە وەزیرێکی بەشدار بکرد بێ بۆم نییە ڕەخنە لەو حکومەتە بگرم لە سیاسەتی ئەو حکومەتە بگرم لەبەرەوەی منیش وەکو سەرۆکی وەزیران مەسئولیەت هەڵدەگرم هەموو وەزیرەکان لە کە پێکاتەی جیاوازن جا کێشەکە لێرە لە سەرەتای پێکهێنان هاتنیەوە حکومەتە زۆربەی دەنگەکان لەگەڵ ئەوە بوو کە حکومەتی بنکەفراوان حکومەتێکی باشە من لەوانە بووم بەڕاستی ئەو وەختە کە ڕەخنەم لە حکومەتی بنکەفراوان گرت ناکرێ هەمووی بەشدار بێ لە کێکەکە کەس نەبێت چاودێریان بکە ئێمە وەمان لێهات دەبێ لە سیستەمی پەرلەمانی معارەزە هەبێ بۆ ئەوی چاودێری ئەمانە بکە کە لە دەسەڵاتن ئێستا بۆیە مەسەن تۆ هەموو لایەنە سیاسەکەن کە قسە دەکەن خۆیان بە مەسئول نازانن هەر باسی دەسەڵات دەکە خۆی لە دەسەڵاتە و گلەی لە دەسەڵات دەکە ئەمە چۆن شتی وا دەبێت سیر کە مەسەن لە بەریتانیا سیستەمێکی پەرلەمانیە لە ئیسرائیل لە تورکیا سیستەمێکی پەرلەمانیە چۆن بانجی حکومەتەکە دەکرێت ئەوە لە بەغدا بانجی حکومەت دەکرێت لێ پرسینەوە دەکرێت کێشەکەی ئێمە لێرەدا ئەوەیە کەوا کەس خۆی بە مەسئول نازانێت لە سەرۆکی حکومەتەوە ئەو وەزیرەکانی کە لەگەڵی لە حیزبەکانیش لە کاتێکدا ئەمانە هەمویان مەسئولن بۆیە بەڕاستی بۆ عیلاجی ئەم دۆخەی ئێستا پێویستەکەوە ئەم حکومەتە ینی لایەنە سیاسەکان تەوافق لەسەر ئەوە بکەن کەوا حکومەتێکی کاتی پێک بێنن ئەم حکومەتە سوکە شکستی هێناوە یەک لە نیشانەی شکستەکانی ئەم حکومەتە ئەم سیاسەتی برسیکردنی خەڵکەیە لەبەرەوەی ناکرێت قەناعەت بە خەڵک بکەیت تۆ لەوە هەموو داهات و واریداتە هەیە لە هەرێمی کوردستان بڵێ من نەتوانم ماگانە لە 30 ڕۆژارێک ڕوب عەمودسەیەک بدەم ئەمە بەهانەی نییە بۆیە باشترین حەل ئەوەیە بەڕاستی بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە لە خەڵکێکی شارەزا با سەر بەخۆشیان بێ بەڵام خەڵکێکی کەفوو بێ بەڵام بەداخەوە ئەوان یعنی پێویستمان بۆیە کە حکومەتێکی ینی شارەزا تەکنۆقرات ئەوەی پێی دەوترێت تەکنۆقرات بۆ ڕزگارکردنی خەڵک لەو ئەزمەیە خۆ ئێمە ینی کەسمان ناتوانین کەس لەناو بین هەمومان بەیەکەوە جوانین هەمومان بەیەکەوە دەتوانین ئەم وڵاتە بینا بکەین بۆیە دەبێت بە جددی بیر لە مەسلەیە بکرێتەوە ئەم مەسلەیە خەتەرە مەترسیە لەسەر ژیانی خەڵک لەوانەیە ئەمڕۆ بەیانی ساڵێکی 6 مانگی تر خەڵک تەحملکە بەڵام لێوێ بۆ لاوە بەڕاستی احتیمالە بە دۆخەکە بە وەزعێکی تر کە لە بەرژەوەندی کەسدا نەبێت بەڵە سوپاس کەوتۆربانی سەبار بووی کە یەکدەنگی مامۆستایانی زانکۆ هۆکاری چی کە مامۆستایانی زانکۆ مەسەلەن یەکدەنگین لە داواکاریەکانیان بەڵام من پێشتر باسی ئەوم کردوتم هۆکارەکان زۆرن ینی نەبوونی یەکێتیەک یا سەندیکایەکی سەرتاسەری باشێ یەکێتی مامۆستایان بە نوێنەی خۆتان نازان یەکێتی مامۆستایان ئەنی زیاتر پشتیوانی لە مامۆستایانی وەزارەتی پەروەردە ئاکات بۆ مامۆستایانی زانکۆش کەمتر ینی ئەندامن لە یەکێتی مامۆستایان ئەوە ئەنی شتێکی حەقیقەتە و دوایەوە مامۆستایان لەناو خۆیانە کۆک و تەبانین وەکوتم هەر مامۆستایەک هەر ینی لە هەر سنوورێکی جوگرافی چەند زانکۆیەک پێکەوە بوون منە لە هەولێر مامۆستا نادریش باسی کرد ینی 3 زانکۆ پێکەوە بەیاننامە دەرەکەن کۆبنەوەکەن بەبێ ئەوەی هەماهەنگی و ئینیان هەبێ لەگەڵ دهۆکیا لەگەڵ سلێمانی یا لەگەڵ گەرمیانیا لەگەڵ هەڵەبژەکە ئێستا ئەمڕۆ سەردەمی تەکنۆلۆژیە سەردەمی کاری مەدەنیە سەردەمی ئینتەرنێت ینی زۆر بە ئاسانی ئەتوانن یەکتر ببینن هەماهەنگی بکەن ئاڵوگۆڕی بیر و ڕا بکەن بەیاننامە دەربکەن فشار دروست بکەن بەڵام سیرەکەی هەر سنوورێک بە زۆر باشە ئەگەر بۆ پێتاوە ڕێکخراوێکی تایبەتەنە بە وەکو مامۆستایانی زانکۆ کاریگەرتر دەبوون بەڵێ وەفشارەکانتان باشتر دەبوو ئەگەر دەستەیەک یەکێتێک هەبووە تایبەت بە مامۆستایانی زانکۆ پێمەکەن کە هەلم وڵاتانی پێشکەوتو هەیە ینی ڕێکخراو کاتێک دروست ئەبێت کە زمینەیە کە بێت کە کێشە و دیاردەیەک یا کێشەیەک هەبێت یا چین و توێژێک مافێکیان خۆرابێ یا شتێکی لە بابەتە ئەکرێت تۆ ڕێکخراوێکی بۆ دروستکەی من ئەڵێم کاتی ئەوە هاتۆ کە ڕێکخراوێکی خۆڕسکی دروست بکرێت بۆ هەموو مامۆستایانی زانکۆ پەیمانگەکان بەبێت جیاوازی و ئەمە زمان حاڵی فەرمی هەموو مامۆستایان بێت و ئەم ڕێکخراوە لە ڕێ ئەم ڕێکخراوە لە ڕێگەی نوێنەرایەتی مامۆستایانی زانکۆکانی کوردستانەوە بتوانن یاداش بەرزکەنەوە کۆبنەوەی هاوبەش بکەن هەماهەنگیان هەبێ خۆپیشاندان بکەن مانگرتن بێ بایکۆتی هۆڵەکانی خوێندن بێ هەر شتێک بێ بەڵام من بۆیە وتم کاتەکەی درەنگە ئەنی ساڵی پار کە ئێمە
لە 1970 موچەکانمان لێبڕا مامۆسایان بۆچی بێدەنگ بوون بۆچی تا ئێستا خەمساردن ئەنی زۆر لە مامۆسایان بیر لەواکەنەوە کە بچن بۆ دەرەوە یا بچن بۆ زانکۆ ئەهلیەکان لە زانکۆکان ئێستا لە زانکۆکانی کوردستان بەڵێ لە زانکۆ ئەهلیەکان زیاترن لە زانکۆ حکومیەکان پێما بێ بەپی ئامەرێک 37 زانکۆ هەیە لە کوردستانە 18 زانکۆی حکومیە 19 زانکۆی ئەهلیە یاخود تۆ بە هەمان امتیازات و بە هەمان موچە ئەتوانی بگوێزیتەوە بۆ زانکۆکانی بەغدا ناوەڕاست باشووری عێراق کەرکووک هەر شوێنێکی تر کە ژمارەی مامۆسای زۆر ینی بەڵێ زۆر باشکردنی کردی خوێنی گشتی نییە ینی زاڵکردنی کرد تایبەتی نییە لەو بوارەمە زیانی زۆر بۆ خەڵنی لە داهاتوودا تۆ لە بەرامبەر کردی گشتی لاواز دەبێم و عەقڵە زانستیەکان بڵێن بگوازن بۆ زانکۆ تایبەتەکان بەداخەوە سیاسەت و بازرگانی تێکەڵی هەموو شتەکان کراوە بە خوێندنی ئەهلیشەوە لە هەموو ئاستەکانە هەر لە باخچەیەکی ساوایانەوە بیگرە بۆ قوتابخانە نمونەیەکان بۆ زانکۆ ئەهلیەکان کە زۆربەی ئەو زانکۆ ئەهلیانە بەرپرسانی سیاسی حکومی ئیداری ئەدەن و سەرمایە گوزاری تیاکەن ئەمەش لەوانەیە سیاستێک بێ بۆ ئەوەی کە مامۆسایانی زانکۆ زیاتر ڕووکەن لە زانکۆ ئەهلیەکان و کەرتی تایبەت مامۆستایانیشی بۆ بەگشتی بۆ خەڵکە ژارەکە زۆرتر نییەوەی کە منداڵەکانی بۆسم لە کەرتی حکومی دەخوێن کە ڕەنگە توانانێ بچێ بۆ بەدڵیاوانەی بەرپرسی سیاسی و حکومین مناڵەکانیان ئەگەر لە ئاستی باخچەی ساوایانە بێ ئەینێرە بۆ باخچێکی ساوانی نمونەی ئەهلی ئەگەر لە ئاستی بنەڕەتی و ناوەندی و ئامادەیە بێ ئەینێرێ بۆ قوتابخانە نمونەیەکان ئەگەر لە ئاستی زانکۆیا بێ ئەینێرە بۆ زانکۆ ئەهلیەکانی ئەینێرە بۆ دەرەوەی وڵات بەڵێ وەکو کورد دەڵێ باران بارەیە بەفر هەر زەرری فەقیر هەر خەڵکە هەژار و فەقیر و کەم دەستەکە هەر کوڕی فەقیر و کوڕی فەرمانبەر و مامۆستا و ئەوانە ئەمە نابێتەوە کاری لاوازبوونی مەسەرەن دابزنی ئاسی زانست لە زانکۆ حکومیەکانیش ئەم کۆچەی مامۆستای من بەش ئەزانم لە 5 مامۆستای بە ئەزمون پرۆفیسۆر و پرۆفیسۆریادێت چواری ڕۆشتوە یا بۆ دەرەوەی وڵات یا بۆ زانکۆ ئەهلیەکان ینی زۆر نەکەرەوە تانە نەک زانکۆکەن نەخۆشخانەکانی شۆڵی کردووە ینی زۆربەی پزیشکەکان کە هەندێک لەو پزیشکانە مامۆستای زانکۆشن خەڵکی بە ئەزمونن ینی زۆربەی خەڵکی نوخبە و دەستە بژێر ینی ئەم سیاسەتە وای کردو ینی مامۆستاش ساڵێ 2 ساڵ دەرابێت ینی باش سوپاس دەکەم بڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین دواتە دەگەڕێنەوە شاری ئەورێ لای کاک دکتۆر نادر لەگەڵمان بمێنەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک دکتۆر نادر ئەگەر قسە لە سەرەوە بکەینێ وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان لە دانیشتەکانتان لەگەڵ حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان داواکاری مامۆسایانی زانکۆشتان گەیاندووە یاخود پرۆژەی یەکێتی مامۆسایان چییە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتەی ئێستا مامۆستایانی زانکۆیان لە مەسەرەی پاشەکەوتی موچە؟
بەڵێ من وەکو پێشتر باسم کرد ئێمە نوێنەرانی مامۆستایانی زانکۆ لە یەکێتی مامۆستایانی کوردستانەوە بیزار لە مەکتەبی سکرتاریات پرۆژەیەکی نوێمان نەبوو جیاواز لە پرۆژەی وەزارەتی خوێندنی باڵا بۆ ئەوەیەوە نەبتە پرۆژەی جیاجیا تەنها ئەو پرۆژەیە کە ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا لە مانجی دوو ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستانی کردو پرۆژەیەکی متەکامل بوو. والله من پرۆژەکە دوور درێژە ناتوان بێ بکانە ئەوەی بکەم بەڵام بە پێی پلەی زانستی و هەروە بە پێی دەرەجەی وەزیفی شتێکی ڕێک و پێک دانراوە کەوا هەبوو بەرچاوڕوونی ئێوەی بەڕێز یعنی مەتەنن لەبەرەوەی مامۆستایانی زانکۆ ژماران ئەگزار زۆری نزیکەی 8,000 مامۆستا هەیە و بۆ معلوماتیش بۆ ئەوە دقیق بین 14 زانکۆی حکومی و 16 زانکۆی ئەهلی هەیە لەبەر هەندێک ژمارەیەکی زۆر نییە. ئێستا ئێمە داتامان لایە هەفتەی ڕابردوو لە وەزارەتی خوێندنی باڵا بووین تەنها بە 4 ملیار دینار دەتواندرەیەکەوە 175 موچەی سەرجە مامۆستایانی زانکۆ بدرێتن بەڕاستی لەبەر هەندێک زۆر قورس نییە ئەنی بۆ ئەوەیەکەوە مامۆستایانی زانکۆ گیرگرفتی موچیان چابی و هەروە پرۆسەی فێرکردن لە زانکۆ بە شێوەیەکی تەندروست بڕوە بەرەوەی ئەمسان شتێکی ئاسانە ئەمە لەبەر هەندێ نەماویستە پرۆژەی جیاجیا هەبێ ئەم پرۆژەیە وەزارەتی خوێندنی باڵا کە بە شێوەیەکی مەدروست ئەنجومەنی وەزارەت کە پێک دێت لە سەرۆکی هەموو زانکۆیەکان بەبنێ هەر 14 زانکۆ لە هەرێمی کوردستان ئەوان گەڵانیان کردووە تۆکمەیان کردو پرۆژێکی زۆر چاک بودایەتەن حکومەت ئێمە هەردەم جەختمان کردو پشتگیری ئەو پرۆژەیەمان کردووە بەڕاستی بۆی ئاخر شتیژەوە بووکەوە هەفتەی ڕابردووش دیسان ئەم پرۆژە جارێشتر وەزیری خوێندنی باڵا پێشکەشی بە حکومەتی هەرێمی کوردستان کردەوە بەڵام بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان گوێ بە مشتانەدادا و هەروەها هیچ گرنگیەک بۆ نادا ئەگەنا پرۆژەی جیاجامان هەبووە باشتریشمە هەبووە تەنانەت حکومەتی هەرێمی کوردستان گوێ لە مامۆستایانی زانکۆش ناگرێ. ئێمە لە باڵێن یەکێتی مامۆستایانی کوردستان لە مەکتەبی سکرتاری چەندجار سیمینارمان کردووە بۆ مامۆستایانی زانکۆ لە بواری ئابووری لە بواری کارجێری لە بواری یاسای ئەوەی کاک دکتۆر شۆڕژ ئێستا باسی کرد. ئێمە هەفتەی ڕابردوو بۆ مامۆستایەکی زانکۆ کەوا چالاگوانیشە چالاگوانی مەدەنیە مامۆستا شوان با بڵێن لە ڕووی یاساییەوە ئەو مەسەرەی بڕین و پاشەکەوتە لە ڕێگای سیمینارێکەوە بۆ مامۆستایانی زانکۆ ڕوونمان کردەوە کەوا چۆنە و چۆنیە لە ڕووی یاساییەوە لەبەر هەندێک لە ڕووی داراییەوە لە ڕووی با بڵێن باری ئابووری و کۆمەڵایەتی و دەرونیشەوە ئەمە ئەوەمان هەمووی تاوتوێ کردو سیمینارمان کردووە بەڵام زۆر باشە گوێ ناگری لە کەس ئەچێتن بەڵێ بەڕێزت باست لەوە کرد کە ئەوەی کە ئێوە گەیشتونەتەوە نەتیجەی کە تەنیا بە 4 ملیار دینار دەتوانرێت لە 175 موچەی مامۆستایانی زانکۆ بدرێت ئەوەی کە پێشتر پێیان دەدرا تەنیا بە 4 ملیار دینار. بەڵێ ئێمە تەمان لەگە وەزارەتی خوێندنی باڵا دانیشتین و بزات لەگەڵ سەرۆکی زانکۆی سەلاحەدین دکتۆر ئەحمەد زەی دانیشتین کەوا ئەندامێکی فعال بوو لە با بڵێن لە دروستکردنی ئەو پرۆژەی وەزارەتی خوێندنی باڵا حیسابێکمان کرد بە 4 ملیار دینار دەتوانێت 175 موچێ هەموو مامۆستایانی زانکۆ پێ بدرێت و هیچ کێشەیەکی نەبێتەوە ژمارەیان لە نزیکەی 8,200 دەبی شتێکی تریژێ کاک حەکیم ئێمە داتایەش تریشمان هەیە بەداخۆ حکومەتی هەرێمی کوردستان هەستا جۆرێک لە فەرق تەسووتی کرد مثلەن هەندێک وەزارەتی بەتەنیا مثلەن وەزارەتە ئەمنیەکان و عەدل و ئەمانە ڕاتبی کاملیان 170 دەدەێت ئەوان تریش کەوا 125 و کە بە شێوەیەکی خراپیان داتێت. ئێستا حکومەتی هەرێمی کوردستان لەم زوروفەشکەوە گوایە 500 ملیۆن با بڵێن دۆلار هەیتی ئێستا دەداتە موچە کاتی خۆ دەبایە 800 ملیۆن بێ ئێستا 500 هەیە اینجا ئەم بەم شێوەیە دەداتن ئێستا بەو با بڵێن بڕینە بەڵام حکومەتی هەرێمی کوردستان ئێستا دەتوانێت هەموو فەرمانبەرێک بەم پارەیە هەیتی 170 بداتێ دەتوانێت هەمیان لەو کێشە و گیرگفتە ڕزگاری بەڕاستی بەڵام ئەو دەچێتن ئێستا ڕاستە ئێمە پێشمەرگای خاستن ئەو پێشمەرگانەی کەوا لە با بڵێن لە پێشەوە لە ئەمامینە و حەق خۆیتیان بەڕاستی نەک موچێک دوو موچەشیان بداتێ بەڵام ئەوانی تر حەقوەیە بە یەک چاو تەمەشا بکاتێ بەڕاستی نەک هەندێک ڕازی بکە و هەندێک ڕازی نەکە لەبەر هەندێک گوایە ئێستا ئەمە جێبیستی ئەوە بوونیان لەوانەیە مخەساتێکی کەمیش بۆ وەزارەتی پەروەردە بدە ئەوەی تر ئێمال بکە ئەمە شتێکی خراپە بەڕاستی پێویستە حکومەتی هەرێمی کوردستان ڕاستە ئێمە وەکو مامۆستایانی زانکۆ دیفاع لە خۆمان دەکەین مامۆستایانی وەزارەت دیفاع بەڵام پێویستە حکومەت بابی هەمووانە وەکو باوچێک وایە لەبەر هەندێ بەیەک چاو تەمەشای هەمووان بکە لەبەر هەندێ ئێمە دووبارە تاکید دەکەینەوە بە پێی داتا لامانە دۆکمنت ئێستا حیسابێکی ئاسانیشە کە 800 ملیۆنی هەموو ڕاتبی کامل دەدا
پێشتر بەڵام ئێستا 500 میلیۆنی ئەو 500 میلیۆنە ئەگە سەتا هەفتای موچێ هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدا زۆر بە ئاسانی دەتوانێت بەشێکی یەکسان دادپەروەریشی تێدایە بە هەمووان بدات و ئەو زۆر باشە تا حدێکی باش چارەسەر دەبێت. باشە کاکتۆر بەرز وتت ئێوە معلوماتتان هەیە کە دەرماڵێکی کەم بۆ مامۆسایانی پەروەردە تەنها بۆوان ببڕێتەوە ینی بۆ نمونە پاشەکەوتەکان چەند کەم بکرێتەوە کە مەسەلەن بکەم بکرێتەوە لە کوێوە بیستانە؟ والله ئێمە لە دەستگایەکی فەرمی یان لە حکومات یان لە وەزیری پەروەردە ئەوەمان نەبیستووە بەڕاستی بەڵام بە شێوەیەکی غێرم باشێت لەمنا لە دەستگای ئەعلامیەکان لە شتێکی یعنی غێر ڕسمی بیستمانە کەوا گوایە بۆ مامۆستانی وەزارەتی پەروەردە مخصاتێکی مەقتوع بەناوی مخصاتی هاتوچۆ گوایە ئەوانەی ناو شار 100,000 و ئەوانەی دەرەوەی شار 200,000 بەڵام ئەوە شتێکی ڕسمی نییە ئێمە بەغێر باشە ئەومان جێری بۆ بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئەگە ئەو هەنگاوە باە یان بەیانی ئەنجومەنی وەزیران بەڕاستی ئەوە لێکەوتی خراپی لێ دەبتەوە هەم بۆ وەزارەتی پەروەردە پێرازنینە هەم بۆ باقی موچەخۆرانی تری هەرێمی کوردستان شێ خراپە ڕوودفاعلی خراپی لێ دەبیتەوە. باشە ئێوە وەکو یەکێتی مامۆسایان پێشتر لەگەڵ مەسعود بارزانی کۆبوونەوە بەڵێنەکەی مەسعود بارزانی تەنها بۆ چاککردنی موچەی هەردوو مەسەلەن پەروەردە و زانکۆکان بوو ئەی بۆ تاکو ئێستاش جێبەجێ نەکراوە کارەکەی چێ بۆ داچوتان بۆ کردووە؟ والله ئەوە طبعا ئێمە وەکو یەکێتی مامۆسایانی کوردستان کە خۆمان بە ڕێکخراوێکی مەسئول دەزانین و دەزانین پرۆسەی پەروەردە و فێرکردنی باڵا شتێکی ئەوەندە گەورە و قورسە بەڕاستی لەبەر هەندێک خەتەری ئەوەی ئیهمالکردنی زۆر شتێکی خەتەرە لەبەر هەندێک ئێمە وامان باشزانی کە حکومەت هیچ وەڵامێکی نەبوو هەتایەکی نۆ وەڵام باشزانی لە دەرکێ هەموو کەسێک بدەن لە دەرچەوە ئەوە بوو کەوا سەردانی لای جەنابی کاک مەسعودمان کرد لە 21 مانجی هەشت بەڕاستی پێماوت باسی مەترسیەکانی لێکەوتەی ئەم مەسەلەی موچە ئەوشتانەی وەزارەتی پەروەردە بواری پەروەردە خوێندی باڵامان لێ کرد دوو پرۆژەشماندایە پرۆژەک بۆ وەزارەتی خوێندی باڵا منیش پرۆژەیەکمدایە هەر ئەو پرۆژەیەکەوە وەزارەتی خوێندی باڵا پێشکەشی جەنابیانم کردوتم ئەمە شتێکی ئاسانە دەکرێت تەطبیق بکەین ئەو وعدی ئەوەی پێدان کەەوە محاوەڵام لۆ من لۆ بکە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دانیشی شتێکمان لۆ بکە بەڕاستی بەڵام گوتی سەفەرێکم هەیە ئەوە بوو لە سەفەرەکە گەڕاوە ئێمە دووبارە و سێبارە تاکیدمان کردەوە لە بەڕێزی لە نووسنگەکەی کەەوە خەمێکمان لێ بخوا و هەروها لەسەر وعدەکەی خۆی کەەوە وعدی دابوو هەوڵمان بۆ بدە لە حکوومەتی هەرێمی کوردستان تاکیدمان لێ کردەوە بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ وەڵامێکی فەرمی و غێرفەرمیمان بەدەست نەکەوتووە. بەڵێ سوپاس دەکەم ئەگەر دەرفەتمان دواتەگرێنەوە لای بەرزتان کاکتۆر کاتمان کەمەوە سەبارەت بەوەی کە پێ دوایە ئەم موچەی فەرمانبەران بە شێوەیەکی گشتی وام ئەوەی مامۆسایانش دەکرێت چۆن چارەسەر بکرێت. بەڵێ ئەمە دەکرێت چارەسەر بکرێت ئەمە لەبەرەوەی بەڕاستی ئەم سیستەمە زۆر نەعادیلە و من وەکو مامۆستایەکی زانکۆ خۆم لە موچەخۆرانی تر زیان ناکەمەوە لەبەرەوەی ئێمە هاوڵاتین یعنی چۆن ئەم سیستەمە تەسیری لە من کردووە تەسیری لە موچەخۆری فەرمانەکانی تریش کردووە ڕاستی ئێمە مەسەن بەیانی لەوانەیە وەکو مامۆستایانی لە پێش زانکۆ کۆبینەوە و بۆ دەربڕی ناڕزایی بەڵام تعبیر نییە لە ناڕزایی خۆمان لە هەموو خەڵکە دەکرێت ئەم سیستەمە چارە بکرێت لەبەرەوەی لە ئەساسدا بە نائادیلانەدانرا ئەگەر وڵات مەترسی هەیە لە حالەتێکی خراپ داین ینی پێویستی بۆیە کە تەقەشوف بکرێت دەکرێت تەقەشوفەکە بە معقول بێ نەک مەسەن تۆ هەندێک ئەو جیهاتانەی کە ئیشت پێیانە ئەمانە بۆی بکەی بە 100 بۆ سەرفکەی و 100 یان تەواوی بۆ سەرفکەی خەڵکی تری 125 بۆ سەرفکەی نەخێر حدێکی معقول بگرە بە پێ ڕاتبەکە ئەوانەی کە ڕاتبیان کەمە مەسەن لە 500 میلیۆنێکە ئەمە بە شێوەیەکی معقول زۆر کەم لێ ببرە بەڵام ئەوەی کە موچەکەی لە سەروی 2 میلیۆنە قەیناکە زیاتری لێ بڕە بە نسبەیەکی بۆ بێنێتەوە مەسەن کە عدالەتێک هەبێت یایدا بەڵام ئێستا جاری وایە مۆزەفەیە مەسەن ئێستا تەرقیە دەکا ناوێرە پرسێ تەرقیەکە وەگرێ لەبەرەوەی ئەگەر تەرقیەکە وەگرێ ڕاتبەکەی کەم دەبێتەوە چکە سیستەمەکە لە ئەساسدا نەعەدالەتیە بۆشدا ناوە بۆ پەلەیە لەبەرەوەی بەڕاستی لەگەڵ ڕێزم بۆ ئەو لیژنەیە کە ئەمەی داناوە بۆ ئەوی کەوا ئیشەکە زۆر بە سەریعی بڕوا وەکو مشاردان درراوە ئیتر لە ملیۆنێک بۆ ملیۆن و نیوەک ئەمە دەی لێ بڕە لە 2 بۆ 2 میلیۆن ئەمە دەی لێ بڕە ئەمە ناکرێ ئەمە چ عەدالەتێکە چ یەکسانیەکە لە زۆر باشە باسی سکاڵات کە دیێنی ئێستا هەر وڵاتێک دەتوانێت لە دادگای ئیداری هەرێمی کوردستان سکاڵ تۆمار بکات بەڵێ دەتوانێت بەڵام ئایا تا چەند دادگا دەتوانێت مەسەن بڕیار لە مەسلحەتی هاوڵاتێکە بدات تا چەند ئەمە هەیە مە خۆی جێگەی پرسیارە باش ئەی بەڕستان دکتۆراتان هەیە لە سەید دەستوری
ئەرکی داواکاری گشتی چیە لەمڕۆ ئەرکی دەسەڵاتی دادوەری بەرامبەر بەم کە بەڕێز دەڵێن شتێکی زۆر نایاسایی ئەرچی داواکاری گشتێکە بەدوا داسووری بۆ بکا و ئەرچی هاوڵاتی ئەو زەرمەندی شەکە ئێمەش بۆ بەڵام من کە نایکەم لەوانەیە تا چەند باوەڕم بەوە نەبێت کەم ئەمە بگاتە زێی خۆی دوایی کە حتا ئەگەر دادگاش بڕیار لە قازانجی من بدا لەوانەیە جێبەجێ نەکرێت لەوانەیە جێبەجێ نەکرێت چکە مەسەلەی ئەم بڕیارە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە دەگرێتەوە تا چەند ئەمان بۆ قانون پابەندە من خۆ کێشەی ئەم هەرێمە کێشەی ئەم هەرێمە هەمووی ئەوەیەکەوە ڕێز لە قانون نەگیراوە ئەگەر ڕێز لە قانون بگیرێ ئەمە ئەم هەموو مەزەق و ئەم هەموو دۆخە ناهەموارە دروست نابێ تر ئیشەکان بەپێی قانون دەڕوە ئەم پاشەکەوتە ئەنجومەنی وەزیران نایە بڕیارێکی سەرپێیی بدا بۆ ئەوەی بەو شێوە ژیانی خەڵک خاتە ئەم دۆخەوە نەخێر ئەمە دەبێت پاژی ڕاستەیەک ئەگەر بشکرێ بە ڕەزامەندی پەرلەمان ئەم شتە بڕیاری لێ بدرێت چکەوتم ئەمە قانونە بە قانون ڕێخستراوە ئیلا دەبێت قانون بڕیاری لێبدا لەیان پەرلەمان کەوتۆ بەڕای بەرزتان چۆن ئەم کێشەی ئەم مامۆسایی زانکۆ و توێژەکانی تر چارە سەر دەبێت وڵی کێشەکە ینی وەکۆلەکانیاوەکە لەسەرەوە لێڵ بۆ کێشەکە لەوە یان لە حکوومەتەوە لەسەرەوە حکوومەت ئیفلیس بووە پەرلەمان داخراوە هیچ شتێک بە یاسا نەکراوە ئەم ئیشە هەر لە بنەڕەت تا شتێکی نادەستوری و نایاساییە ئێمە ئەزانین کاک دکتۆرش کەسێکی یاسایی وەکو باسی کرد ینی هیچ کاتێک تەعلیمات و بڕیار و ئەوانە جێگەی یاسا ناگرێتەوە من نازانم ینی لەسەر چ بنەمایەکی یاسایی حکوومەت هاتووە لە 1970 موچەکەی ئەمەی بڕیوە و داوای داوامیشمان لێکم ئەوش ناشارێتەوە ئێمە لە کاتی شەڕ و خەیرانە ینی زیاتر ڕێزمەیە بۆ پێشمەرگە بە ئاسایش ینی سیرەکەی موچەکەی ئەوان فولە ینی حکوومەت چووکە لە کاتی خەیران و شەڕایە پێویستی بە خەڵکی زیاتر چەکدارە پێویستی بە خەڵکی دەستکاری مامۆسای زانکۆ نەکرێت ساڵی نوێی خوێنی باڵا دەکرێت بەوڕات بەم شێوەیە ئەگە دەستکاری مەسەلەی موچەی مامۆسایان نەکرێت ساڵی نوێی خوێن لە زانکۆ حەقی خۆیەتی ینی دەوام نەکە کورد دەڵێ خۆ بۆ مزگەوتی نەکە ئێمە ینی ساڵێ دو ساڵ دەوامەکەین ینی دانمان بە خۆمان ناگرتووە ینی مامۆستاش مافی خۆی هەیە حکوومەت خێری پێ ناکە لە بەرامبەر ئەرچێکە پێویستە مافەکانی دەسەبەر بکرێت ینی هیچ نەبێت موچەکەی بە بکرێت لە 1970 لە 1960 ینی معقول لە 1925 کەس پێی ناژێت ئێوەتەنها 1925 موچەکەتان ئێستا پێ دەدرێت بڵێ ئێمە ساڵی پار 4 موچەمان خوراوە 9 10 11 و 12 لە مانگی یەکیش بۆ حەوت لە 1925مان پێدراوە و ئەمڕۆ بۆ مانگی 9 تەواو بوو ئێمە هێشتا مانگی 8مان وەرنەگرت سوپاس دەکەم کاکتۆر نادراگە بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بە کورتی کاتمەکەمەوە سەبارەت بەوەی ئێوەکو یەکێتی مامۆستایان نوێنەری مامۆستایانی زانکۆ لە ناو یەکێتی مامۆستایان ئامارتان لە سەبارەت بە کۆچی مامۆستایان بۆ دەرەوەی وڵات بۆ زانکۆکانی ناوەڕاست و باشووری عێراق گواستنەمان بۆ زانکۆ هەلیەکان یاخو ئەمە مەترسی چییە بۆ سەر کەرتی گشتی خوێندن لە هەرێمی کوردستان بەڵێ هەفتەی ڕابردوو ئێمە سەردانی دیوانی وەزارەتی خوێندنی باڵامان کرد ئامارەیان پێداین نزیکەی ناتوانم برێم ینی ئامارەکە ئەکجار وها با بڵێن ئەوانەیە کەوا کۆز دەکەم بۆ دەروەوەی وڵات یان با بڵێن مۆڵەتی بێموچیان وەگرتووە ئەوانە ژماران ئەکجار زۆر نیە سەراحەتە ناکاتە ژمارەیەکی وە زۆر مەترسیدار بەڵام سەبر وەکو پێشتریش برادران ئاماژیان پێدا مامۆستایان زیاتر ئێستا با بڵێن ڕاژەکان دەگوازنەوە بۆ زانکۆیەکانی وەکو کەرکووک و زانکۆیەکانی تری عراق و هەروە یان بە شێوەی ئیعارە دەچن بۆ زانکۆ ئەهلیەکان لەبەرەوەی لێندرە موچەکانیان زامنترە بەڕاستی بەرەبەرە تەمان ئەوانش چێ دەچن بەڕاستی زیاتر ئەوانە دەچن کەوا پلەی زانستیان بەرزە ئەو زانکۆیانش چ زانکۆ ئەهلیەکان چ زانکۆیەکانی تری عراق پلە زانستە بەرزەکان وەردەگری کەوا پرۆفیسۆری یاری دەدەرن ئەمانە ژمارەیان کەمە بەڕاستی لە زانکۆیەکانی هەرێمی کوردستان لەوانەیە نزیکەی 150 پرۆفیسۆرمان هەبی ئەمە لە هەرێمی کوردستان لەبەر هەندێک ئەگەر ئەوانە بڕوە لە ڕووی نەوعی کوالیشە مەسەرەکە ژمارە نیە مەسەرەکە لە ڕووی نەوعیە ئەگەر ئەم هەلگری بڕوانامە بەرزانە پرۆفیسۆرانە زانکۆیەکانمان بەجێبێڵێن بەڕاستی لە ڕووی نەوعیەوە زانکۆ بەرەو ئاقارێکی زۆر خراپ دەڕوە ئەوە کێشەیە کێشەکە بە ژمارە نییە لەوانەیە لە وەزارەتی پەروەردە ژمارە دەوری زۆربی بەڵام لە کنەمان بەسەر ژمارە نیە مەسەرە ئەوەیە کەوا پلە زانستە بەرزەکان دەڕۆن ئەوان کێشە و گرفت لە زانکۆیەکانمان دروست دەکەن بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر نادر نانەکەلی ئەندامی سکرتارەتی یەکێتی مامۆستایان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی هەروە زۆر سپاس بۆ ڕێک لە بەڕێزان دکتۆر بەهادین ئەحمەد مامۆستا لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و دکتۆر شۆرش حەسەن مامۆستا لە زانکۆی سلێمانی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانمان تا بەرنامەی تر خواتان لەگەڵ Bana başardıkları idare
جانترین مدرسەی دڵخوازی بەدەستە داستاندنی نرخ لەم پێشانگادا بەڕێزەی مەرتەباتی بۆ بەپەداچوو ئێدی دڵخوازی کۆمەڵەکانی کوردی و عەرەبی و فارسی بەبابەتی جیاوازی عەرەبی فەلسەفی تەندروستی ئابووری سیاسی کۆمەڵایەتی و گشتی لەم پێشانگادا هەلێکی کورد لەبەردە بکات تا پێنجەکە پێشانگاکە بەدەوام ماوەسان سلێمانی دارەسەکاوەکە دارەکانی بۆ زانیاری زیاترەکەی ئەنداز ناوە تەلەفۆنی 050 111 74 هەسانە پێشانگاکە لە ئینستیتوی بوونەوە دەستێت